ئاژنزیکەی 40 ساڵ خەباتی چەکداری لە باکووری کوردستان عەبدوڵڵا ئۆجەلان داوای بێدەنگکردنی چەکەکانی کرد. قەلق هەیە لە ناو هێزی سیڤیلی پەکەکە لە ناو هێزی چەکداری پەکەکە یەکەم کەس کە چوو بۆ تورکیا بە ناوی قەندیلەوە من بوو بەسەر پێشنیاری جەنابی مانجەران. خۆت ماوەیەکی زۆر لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان نبووی، بەڵام ئەو کات بۆچی نەیتوانی پێشوەخت ئەم پرۆسەیە دەست پێ بکەیت؟ جیروان بەرزانی هات بۆ قەندیل، برادرانی دی من خۆم دانیشت بووم، پێی وتن کە ئێوە ڕازین من بچمە ئەم پرۆسەیەوە. ئۆجەلان واتە تۆڵەسێ خەڵکەکە خۆشێت، خەڵکەکە لەگەڵیەتی چاک بڵێ ماز ڕەشاڵن ڕاست وحدة الله هەتا ئەم مەرحەلە لێرەوان نیە؟ هەتا ئەم مەرحەلە لێرەوان نیە. چاوپێکەوتن هەینی کاتژمێر 8:05 لە NRT-ەوە پێشکەشتان دەکرێت.